جا ئەم بەیانیە خودی ئاڤان لەگەڵمان میوانە بێت لە ستۆدیۆی سلێمانیەوە سەبارەت بە فۆتۆگرافەری و هەروەها مۆدلە نوێەکانی وێنەگرتن بە تایبەت وێنەگرتنی خێزانی قساکەین لەگەڵ یەکە و بەو هیواییکە گفتوگۆیەکی پڕ بە سوود بێ بۆ کەسانی کە حەزیان لێەوە ئەخوازن کە کاری فۆتۆگرافەری دەست پێ بکەن و بەهرەی ئەویان هەیە. جا ئاڤان سڵاوت لێبێ بەیانیت باش بۆ هیوای کە ڕۆژێکی باش و وزەت دەست پێ کرد بێت. با بزانم چۆن بوو کە تۆ دەرچووی کۆلیژی زمانی ئینگلیزیت بەڵام ئەم هونەرەت بە جۆرێکی تر با بڵین هاتوتە ناو بوارەکە بە جۆرێکی جیاوازتر ئەسەن لە خوێندنەکەی خۆت جیاوازتر بووە دەست و پەنجە لەگەڵ ئەم هونەرە نەرمەکەی. سەرەتا سڵاو لە بینەرانی کەیبەست چوار زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە. دەستکردنم بە کاری فۆتۆگرافی ڕاستە و خۆ دوای تەواوکردنی زانکۆم بوو و دوای ئەوەی کە ویستم کارێک بکەم و پێشتریش پێشوەخت زۆر زۆر حەزم لە بوارەکە بوو و هەر کامێرای مۆبایل و هەندێک جۆری کامێرەی تر بەکارم ئەهێنا بۆ وێنەگرتن هەر شتێک کە بەلامەوە جوانە بوو هەوڵم ئەیا گۆشەیەکی تری ئەو بابەتە نیشان بەم و دواتر دوای تەواوبوونی زانکۆ بیرم لەوە کردەوە کە لە پیجێکە لە پێگەیەکی ئۆنلاینە ئەو کارانەی خۆم نیشان بەم کە پێم وا بۆ جوانە لەو کاتەیە کە ئەگەر سەرەتاشم بوو بێ ئیتر بەو جۆرە دەستم پێکرد کە لە کاتی بڵاوکردنەوەی کارەکانما تەسەوری ئەو پێشوازیێشم نەئەکرد لە ڕاستیەوە بیریشم لەوە نەکرد بۆ کەوەکو بزنس ئیشی تا بکەم تەنها بۆ جوانی وێنەکانم بڵاو کردەوە. بەڵام دواتر کە کارەکانم بڵاو کرایەوە لە زیاتر لە بەرەوەی کە وەکو کچێک دەرکەوتم کە بە حکمی ئەو ڕێگریە کۆمەڵایەتی کە لە بناڵیەوە لە نێوان کچ و کوڕا دروست کراوە وای کرد زیاتر کچ لەگەڵ کچا مرتاح بێ لە کاتی کارکردن. باشە وەکو خۆت بۆیە ئەمە ینی دەرکەوتنم وەکو کچ بۆ هۆکارێک باشە وەکو خۆت کە ئێستاڵیت وەکو کچ ڕێگریەکانە بە وەکو خودی تۆکەک لە ناو بوارەکەیت ئێستا ئەو ڕێگریانە چین کە دێنە بەردەمت یاخود تۆ توانیتە بەبەر ئەو یاخود ئەو ئاستەنگانە تێپەڕێنی و تۆ زۆر ئاسایی وەکو هەر فۆتۆگرافەرێکی پیا و ئەتوانی فۆتۆکانت بگری و هیچ کێشەیەکت بێگومان کارکردن وەکو ژن بەو ئاسانیە نایەتە دەست وەکو ئەوەی کە بۆ پیاوان وەکو ڕەگەزێکی زاڵتر لە ناو کۆمەڵگەی کوردیە ئاسانتر ئیشەکانیەتە دەستیان بەڵام ئەوەی کە گرنگە لە هەموو کارەکە ئیرادە و توانای ژنە بۆ کارکردن و سووربوونە لەسەر کارکردن بەڵێ بێگومان وەکو ژن ڕێگری هەر هەیە بەڵام من وەکو خۆم حەز و ئیرادەم بۆ کارەکەم تا ئێستا وای نەکردووە کە کێشێکی وەهام بۆ دروست بێ بۆیش پێم وایە کە هەر کەسێک حەزی لە هەر کارێک بێ بە ئیرادەوە ئەتوانێت یا پێش بکەوە بۆ هەر لێڤڵێک کە لە تمۆحیایەتی. باشە ئاڤان ئێستا زۆرترین مۆدل چییە بۆ وێنەگرتن بە تایبەتی کە تۆ ئێستا لە بواری وێنەگرتنی خێزانی و ئەوانن کە ئەچنە هاوسەرگیریەوە چین ئەو مۆدلە نوێیانە یاخود لەکۆ ئەو سامپڵێکی دیکە هەیە کە تۆ لێوەی وەرگری و لێرە پیادێکی یاخود هەمووی لە بیر و هزری خۆتا دروستیەکەی ئەو لۆکیشن و وەستان و هەموو شتەکانی دیکە. بەڵێ وەکو لە فیچەرەکەشە ئاماژەم پێەیە فۆتۆ ینی دەرئەنجامێکە دەرئەنجامی سەلیقەی ئەو کەسەیە لە کاتی بەرکەوتنی بەو ئامێرەکە کامێرایە باشە ینی هەر کەسە و سەلیقەیەکی جیاوازی هەیە بۆ کارکردن و ئەم سەلیقەیەش لە کاتی بەکارهێنانی کامێرایە لەو کاتێک کە ئەم فەنتازیا و خەیاڵە بەر ئەو ئامێرە ئەکەوێ دەرئەنجامێکی جیاوازی ئەبێ کە پێوترێ ستایلێک کە لە کەسێکی ترە جیاکاتەوە. بۆیە بێگومان سەلیقەی کەسەکە دەوری هەیە لەوەی کە ئایا وێنەکە چی ئەنجامێکی لە دەرەچێەوە بە چ شێوەیەکە خرێتە ڕوو و وەکو ئەوەی کە وەکو مۆدلیش کە لە ئێستاە چۆن بەکاربێ لە ئێستاە ینی حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە گرنگی فۆتۆ هەروە باسکردنێکی ئاسایی نییە بڵین فۆتۆ ینی کورتی بکەینەوە لەو بواری کە تەنها وێنەی مناسبەیەک بێ حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە لە 1970ەکانەوە فۆتۆگرافی پەرەی پێدراوە یەکەم فۆتۆ لە فەڕەنسا تۆمار کرا لە 1970 لەو مەرحەلەیەوە ینی زیاتر من وەکو شۆڕشێکی بینم چونکە وێنە و فۆتۆ و ڤیددیۆ مرۆڤایەتی بردە قۆناغێکی ترەوە
چونکە بەتەواوی ستایلی ژیانی مرۆڤایەتی گۆڕی. پێش فۆتۆ ڕێکلام نەبووە بۆ نمونە، بازارکردنی ئۆنلاین نەبووە، ئەم جۆرە بەرنامانەی کە ئێستا من و تۆ قسەی تیا ئەەکەین نەبووە. بۆیە سەرهەڵدانی فۆتۆ و دروستبوونی کامێرا خۆی لە خۆیدا یەک دنیا مۆدلی دروست کرد کە تەسیر کردە سەر ستایلی ژیانی هەمومان و بنسبەت فۆتۆ خێزانەکانیشەوە کە من لەو مەجالەیە ئیشەکەم بەڵێ بەڕەچاوکردن و بینینی ئەو مۆدلانەی کە لە وڵاتانی کە هەیە و زۆر جار لەوانەیە کە لە لای خۆمانەوە هەیە خەڵک حەزەکەن هەمان کاردوبارە بکەنەوە کە بە یارمەتی ئینتەرنێت دەتوانن هەموو ئەو ئیشانە ببینن لە هەر شوێنێکی دنیا کە بڵاوە بێتەوە کە ئەمەش دیسانە گەڕێتەوە بۆ گرنگی ئەو ڕۆژەی کە کامێرە و فۆتۆی تیا داهێنرا کە بەهۆی خەڵکی ئێستا ئەتوانێت ئاگداری هەموو مۆدلێک بێ لە هەموو لایەکی جیهانەوە من بزانم فۆتۆگرافەرە جیهانەکان لە چه ئاستێکا ئیشەکەن و ئەو فۆتۆیانەی کە لە ڕۆژی هاوسەرگیریان لە ڕۆژی لەدایک بوونیان هەر بوارێکی کەیە هەیە ئاگدار بین لەوەی کە چی ئەگوزارێ لەوێ بۆیە خەڵک بە ئاسانی ئەتوانن دەستیان بگا بە هەر ستایلێک کە خۆیان بیانەوە و لەتوانێت ئەو کەسەیە بێ کە ئەڕۆنە لای بۆ وێنەگرتن بۆی کارەکەیان بۆ بکە. باشە ئەوان ئێوە کاری ئێوەی فۆتۆگرافەر وەستاندنی چرکە ساتێکە لە زەمانێک کە ئیتر ناجوڵێت ئەو چرکە ساتەکە هیچ کەسە ناتوانێت بیوەستێنێت ئێوە بۆ ئەرشیفکردن وەکو یادگاری لە ساتێکە لە چرکە ساتێکە ئەیوەستێنن. جا زۆر گرنگە هەندێک لە چرکە ساتەکان هەن بەبێ ئەوەی کە کەس ئاماژەی پێدا بێت لێرە ئەبێ فۆتۆیە بگیرێت فۆتۆیەک ئەگیرێت. بۆ نمونە ئێستا دەبینی فۆتۆگرافەری ستریت هەیە فۆتۆستریت هەیە لە بازارەکانە وێنی کەسێک دەگرن و دواتر هەر هەمان کات پێڵەن تۆ ئاگات لە خۆت نەبووم وێنێمان بکردی تا چەندە بیرت لەوە کردوتەوە کارێکی لەو شێوەیە بکەیت و پێت وایە پێشوازی لێ بکرێت لە ناو هاوڵاتیان؟ فۆتۆگرافی کۆمەڵی بواری جیاوازی هەیە بۆ نمونە بواری ژۆرنالیزم فۆتۆگرافی ستریت فۆتۆگرافی دیکۆمنتەری ئەمەی من وێدینگ فۆتۆگرافیە ینی زیاتر تەرکیزم لەسەر ئەم بوارەیە وەکو کارکردن لەو مەجالی کە ئاماژت پێەیە بێگومان بوارێکی زۆر جوان و تایبەتەوە قورستریشە لەوەی کە بۆ نمونە من لە کاتێکی دیاریکرا و لە مەوعیدێکی دیاریکراوە بڕۆمە شوێنێک بۆ گرتنی وێنەیەک ئەوەی تۆ ئاماژت پێەیە بێگومان بوارکی زۆر تایبەتە بەڵام من وەکو خۆم لەو مەجالەیە هەستەکەم زیاتر خۆم لەم بابەتی خۆمە ئەبینمەوە و زیاتر حەزەکەم ئیبداع و داهێنانەکان و ئەو فکرانەی کە هەمە لەم بوارەی خۆما بێ و وەکو فریلانس بێگومان لە هەنێ مەجالیکە ئیشەکەم ینی چونکە من تەنها ئیشی فۆتۆ ناکەم ئیشی ڤیدیۆگرافی شەکەم و وەکو گرافیک دیزاینەریش کارەکەم ینی تقریبەن ڕەنگە لە دەرفەتێکە بچمە ئەو مەجالەی کە تۆش ئاماژۆ پێیەوە بەڵام وەکو کاری سەرەکی خۆم لەم کارەیانە بەردەوامە. باشە ئەڤان تا چەندە هەوڵ دەدەیت لە کارەکانت ڕنگدانەوەیەکی فۆلکلۆری کوردەواریانە هەبێت؟ بێگومان ئەوان زیاتر لە وێنەی خانەبەندانە ئەتوانی ئەو تایبەتمەندی کوردیانە نیشان بی بە یارمەتی ئەو شوێنانی کە وێنەی تیاگری بۆ نمونە کۆمەڵە شوێنی کللتوری زۆر تایبەت هەن لە سلێمانیا ماڵی سۆفی کەریمی سەراجە کە یەکێکە لە شوێنە زۆر تایبەت و کللتوری جیاوازەکان کە ئەتوانی بۆ مناسبەی خانەبەندان زۆر سوود لەو لۆکیشنەوە بگری ینی بەکاری بێنی بۆ نیشانانی ئەو کللتور و بابەتانەی کە لە مێژووی کوردیا هەبوون بۆ نمونە سەماوەرە لەو حکۆنەکانە یان هینەی کە گەن موشتی پێ ئەکوترێ ئەو گەرستە کۆنانە هەمووی لەو جۆرە شوێنانایە هەیە کە ئەتوانی بەڵێ دەستار کە ئەتوانی بۆ فۆتۆ سوودی لێ ببینی بەڵام وەکو وتم بەپێی ڕۆژەکە ئەتوانی لۆکیشن هەڵبژێریانی بۆ نمونە دەستارێک لە جلی کوردی زیاتریەت وەک لەوەی کە بە جلێکی سپی بووکێنیەوە لەوێبی بۆیە هەتا ئەو بواری کە ینی هەتا پێم بکرێ بابەتەکە و ڕۆژەکە و حاڵەتەکە پێویست بکە کە کللتوری کوردیتیان نیشان بدرێ بێگومان من هەموو هەوڵێکی خۆمەیەم کە شوێنێک هەڵبژێرم و گۆشەیەک هەڵبژێرم بابەتێک هەڵبژێرم کەتیایە ئەو کللتورە بەباشی حەقی خۆی پێدرابێ. باشە ئەڤان وتەیەک هەیە کە ئەڵێن دەرگای دارتاش هەمیشە شکاوە تر مەژنێ دروست بێشتە بەڵام مەبەست لەوەیە کە ئەو کەسی کە هەر کارێگەکە خۆی کەمترین
بەشی لێ بردووە تۆکو فۆتۆگرافەرێک ئەوەندەی وێنەی خەڵکەگری ئەوەندەش وێنەی خۆت ئەگیرێت یا خۆت حەز ئەەکەی وێنەی خۆت بگری زیاد وەکو ئەوان زۆر لە ڕاستیە من زۆر جار لە شوێنەوە بۆ ڕێپۆرتاژ و راپۆرت و ئەوانە داوای وێنەی خۆمیان لێ کردوم ینی چەند گەڕاوم وێنەیەکی گونجای خۆم نەدۆزیەوەتەوە کە بتوانە بینێرم بۆ ئەو شوێنە لەبەرەوەی کە ینی چونکە زۆربەی کاتەکەم بۆ وێنەگرتنە و کاتێکیش ئەڕۆمە شوێنێک کە هەر کەسێ وێنەیەکم بگرێ ئەوە نییە کە خۆمەمەوێ لەکسەر دلیتێکم بۆ کەمترین وێنەم هەیە و ئەو مشکلی هێشتم زۆر بۆ دروستە بێن باشە زۆر جار کە وێنەی خەڵک ئەگرم خۆم ئەبینم ئەوەنە جوان دەرکەوتووە پێم حیفە ینی کە من وێنەیەکی وام نییە زۆر باشە بۆ هیوای کەسێ بدۆزیتەوە کە ئاوها بتوانێت وێنێت بگرێ جا شتێکی دیکە هەیە ئەڤەن تۆ ڕوبەڕۆیەوە بیتەوە ئەڵین ئێمەی خانمان کاتێککە وێنە ئەگرین جا سێلفی بێ لەگەڵ هاوڕێکانمانە بێ هەر جۆرە بێ بیگرین کە خۆمانمان بەدڵ نەبێ دیلێت یەکەینەوە لەگەڵ خانمانە تووشی چۆنە ئەو جەوە ئەبیت کە بهێت سەیری وێنەکەی خۆکاڵە نەنە ئاوان بیسرەوە جارێکی تریانی چەند جارە پێ دووبارەکاتەوە ئەوە کێشەیە یان لەگەڵ هەر وێنێک پێم نیشان دەرەوە من خۆم وام ئاوان هەر وێنەیەکم بگرن یەکسەر ئەڵێم ئاپێم نیشان دەرەوە ڕاستەکەی من ئێستا کە لەگەڵ ئێوە قسە ئەەکەم زوو سێری شاشەکە ئەەکەم خۆم بۆی بزانم چۆن ئەجوڵێم و چۆن ئەوواکەم لەبەرەوەی خۆم کچم و لە بوارەکەشام زۆر باش لەوەتی ئەگەم و زۆر کات ئەم بۆ کەسانی کە وێنە ئەگرین بۆ نمونە ئەگەر ڕێکەوتنەکە لەسەرەوە بێ 20 فۆتۆیان بگرم هیچ جارێک نییە کە بگەڕێمەوە کەمتر لە 100 فۆتۆم گرت بێ چونکە ئەزانم کە ژن پێویستی بەوەیە کە ئۆپشن و هەڵبژاردنی زۆر زیاتری لەبەردەسا بێ بۆی دوای بتوانێت دانەیەکی لێ هەڵبژێرێ بۆ نمونە ئەگەر لە ئەخیرا 5 فۆتۆی بۆ ئیدیت بکەم ئەبێ بەلایەنی کەمەوە 40-50 فۆتۆی بگرم اینجا دواتر ئەتوانێت 5 دانەی ڕێکی لێ هەڵبژێرێ و بەنسبەت نیشاندانیشەوە بێگومان ینی ئەها زوو کە وێنەکە ئەبینم ئەوەنە جوانە پێیان ئەڵێم وەرە سەیری کە بزانم بەدڵتە ئەها چەند جوانە بۆی کە هەنێشت هەیە لە بەڵێ هەنێشت هەیە خۆیان ئەیزانن بۆ منە خەڵکێتە لام ئەڵێ ئەم لایم جوان نییە لێرەوە وێنم بگرا لە کاتێکان من سەیرێکم زۆر ئاسایش دەرەکەوێت بۆیە زوو نیشانیان نایەمەوە بۆی ئەو شتانی کە خۆیان بەدڵیانە بیان بەدڵیان نییە ئەو شتانی کە نایانەوێت دەرکەوێت ئەوانەی کە ئەیانەوێت فۆکەسی لەسەر بێ بەخۆیان بیبین بزان ئەوەیە کە ئەیانەوێت ئەگەر ئەوە بێ بەردەوام بین ئەگەر نا دەست پێ بکەینەوە باشەکەواتە پێم وا بێ ئاڤان تۆ ئەو کەسەی کە سەبرت هەیە و تەحاملتە بێ لەگەڵ من بۆ گرتنی وێنە چونکە هەمیشە و کێشەیەم هەیە ئاخۆم با ببین مۆبزان بەدڵمە یاننا ئەو لایەن بۆ قژم بۆ لاتەوە بەرحاڵ سپاسی تۆکەین ئاڤان ئەم بەیانە وەکو فۆتۆگرافەرێک و کە لە مۆدلە نوێەکانی وێنەگرتنی خێزانی ئەم بەیانە گفتوگۆمان کرد بە هیوای سەرکەوتنت و بۆ هیواییکە بەو هەنگاوی کە ناوتە بگەیت بۆ ئامانجێکە خۆت ئەتەوێت سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بوو منیش زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش